نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سێ شیکردنەوەی بابەتە پوختەکانی قورئان لەلایەن سونەتەوە. سنەتی پیرۆزی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم لە پەنا ڕاوەکردنی بابەتە شاراوەکانی قورئاندا زۆرێک لە بابەتە پوختەکانیشی شیتەڵ کردووە و ڕوون کردوێتەوە. یەک بۆ نمونە لە قورئانی پیرۆزدا فەرمان بە نوێژ کراوە و خوای گەورە فەرموویەتی ئەقیموا السەڵات، بەڵام هەروەک چۆن شێواز و چۆنیەتی ئەنجامدانی نوێژ ڕوون نەکراوەتەوە، کاتەکانی ئەنجامدانی نوێژیش دیاری نەکراون. بەڵێ هەندێک لە مفەسیرە بەڕێزەکان ڕەزای خۆیان لێبێت لە ئایەتی وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات. نوێژیش بە چاچی ئەنجام بدەن لە هەردوو سەری ڕۆژەوە کە نیوەڕۆ و عەسرە و لە سێ کاتەکەی شەویشدا کە مەغریب و عیشا و بەیانیە نزیکن لە ئەم سەر و ئەو سەری ڕۆژەوە. بەڕاستی کردەوە چاکەکان کردارە خراپەکان لا دەبات و گوناهەکان دەشۆنەوە. لەم ئایەتەوە واتای ئەنجامدانی 5 نوێژی فەرزیان هەڵگۆزیوە، بەڵام ئەوە سونەتی پیرۆزی پێغەمبەری خودایە کە کاتە سنووردارەکانی ئەنجامدانی نوێژی بۆ باوەڕداران دیاری کردووە. ئەو نوێژەی کە خوای گەورە دەربارەی فەرموویەتی إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. بەڕاستی نوێژ لەسەر ئیمانداران فەرزە، لە کاتی دیاریکراودا دەبێ ئەنجام بدرێت. لەمبارەیەوە لە فەرمودەیەکی پیرۆزەوە تێدەگەین کە ئەم کاتانە بە فەرمانی ئاسمانی و لە ڕێگەی جوبرائیلەوە بۆ پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم هێنراون. ابن عباس لە پێغەمبەری خوداوە دەجێڕێتەوە کە فەرموویەتی جوبرائیل دووجار لە لای کەعبەدا ئیمامەتی نوێژی بۆ کردوم. لە جاری یەکەمدا نوێژی نیوەڕۆی بۆ ئەنجامدام، لە کاتێکدا خۆر بە ئەندازەی شیراکی کە ناڵێکە بەپێی ئەسپەوە دادەکوترێت لە ناوەڕاستی ئاسمانەوە بەرەو ڕووی خۆر ئاوا کشابوو. هەروەها نوێژی عەسری بۆ ئەنجامدام، لە کاتێکدا کە سێبەری هەموو شتێک هێندەی خۆی بوو. هەروەها نوێژی مەغریبی بۆ ئەنجامدام، لەو کاتەدا کە ڕۆژوەوان ڕۆژوو دەشتێنێت، پاشان کە ڕووناچی بە تەواوەتی لە بەرچاوون بوو نوێژی عیشای بۆ ئەنجامدام و لەو کاتەشدا کە ڕۆژوەوان خواردن و خواردنەوەی لەسەر حەرام دەبێت نوێژی بەیانی بۆ ئەنجامدام. کە ڕۆژی دواتر هات نوێژی نیوەڕۆی لە کاتێکدا بۆ ئەنجامدام کە سێبەری هەموو شتێک هێندەی خۆی بوو. نوێژی عەسریشی لەو کاتەدا بۆ ئەنجامدام کە سێبەری هەموو شتێک دوو هێندەی خۆی بوو. نوێژی مەغریبی هەر لەو کاتەدا بۆ ئەنجامدام کە ڕۆژوەوان ڕۆژوو دەشتێنێت. نوێژی عیشایشی لە کاتی تێپەڕبوونی سێیەکی شەودا بۆ ئەنجامدام و نوێژی بەیانیشی لە کاتی زەردبوونی سپێدە و ڕۆشنبوونەوەی تەواوی دەوروبەردا بۆ ئەنجامدام. پاشان ڕووی تێکردم و پێی وتم ئەی موحەممەد، ئەمە کاتی نوێژی پێیانبەرانی پێشتۆیە و کاتی هەر نوێژێک لە نێوان ئەو دوو کاتەدایە کە نوێژمان تێیدا ئەنجامدا. پێغەمبەری خودا هەروەک کاتەکانی نوێژی بەم شێوەیە بە ئوممەتەکەی فێر کردووە، بە هەمان شێوە تاقانە سەرچاوەی تێگەیشتنە لە شتە فەرز و واجب و مستەحەب و مەکروه و موفسیدەکانی نوێژ و چۆنیەتی ئەنجامدانی ڕوکوع و سجود و تەحیات و سەلامدانەوە. بەڵێ ڕاوەکار و ڕوونکردنەوەی ئەو فەرمانەی بە شێوەیەکی پوختە هاتووە و داوای نوێژکردنی لێمان کردووە، ئەوە صلی الله علیه وسلم. ئەو لە پاش ئەم ڕوونکردنەوە گەورە و هەمەلایەنەیە لەو فەرمودەیەدا کە لە بوخاریدا ڕیوایەت کراوە فەرموویەتی صلوا كما رأيتموني أصلي. بەو شێوەیە نوێژ بکەن کە منتان بینیوە نوێژ دەکەم. جا ئەگەر قورئانی پیرۆز بەو شێوەیەی لە سونەتدا هاتووە بچوایەتە نێووردەکاریەکانی نوێژەوە، ئەوە تەنها بابەتەکانی تایبەت بە نوێژ چەند هێندەی ئێستا قەبارەی قورئانیان زیاد دەکرد. قورئان ئەم شتانەی بۆ ئەو فەتانەتە مەزنە جێهێشتووە کە دەتوانێت دەقا و دەق
وەک داخوازی مەبەستە ئیلاهیەکان لێیان تێبگات و ئەویش لە ڕێی وەحیون غەیر و مەتلووەوە بەو شێوەیەی پێویست بووە ڕوونکردنەوەی بۆ ئێمە داوە و لە ڕێی ئەو فەتانەتەیەوە کە بەواتەی تێپەڕاندنی عەقڵ لەلایەن عەقڵەوە و ڕوونکردنەوەی ئەو لایەنانەی داخراون بەڕووی عەقڵدا لە ڕێی ئیلهامەوە دێت ئەم ڕوونکردنەوانەی ئەنجام داوە. ڕوونکردنەوەی ڕێوڕەسمەکانی حەجیش هەروەک نوێژ لەلایەن سوننەتەوە بووە. بەڵێ لە قورئانی پیرۆزدا لە یەک دوو شوێندا ئەم بابەتە باسکراوە و بە درێژی ڕوونکردنەوەی لەبارەوە دراوە، بەڵام ئەوەی لەو جێیانەدا باسکراوە تەنها بەشێکی ڕێوڕەسمەکانی حەجن. زۆربەی زۆری ڕێوڕەسمەکانی حەج لەلایەن سوننەتی پێغەمبەری خوداوە صلی الله علیه وسلم ڕوونکراوەتەوە و ئەو ڕوونکردنەوانەی لە ڕێی فەرمودەکانی پێغەمبەری خوداوە دەربارەی حەج دراون چەند هێندەی ئەوەن کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەیان پێکراوە. ئەو صلی الله علیه وسلم لە ژیانیدا تەنها یەک جار حەجی کردووە، لەو حەجەیدا کە بە حەجی ماڵ ئاوایی ناسراوە و تیایدا ماڵ ئاوایی لە هاوڵانی کردووە، ئەو بەسەر ئەسپەکەیەوە و بە شێوازێک کە هەموو کەس بتوانن بیبینن ڕێوڕەسمەکانی حەجی ئەنجامدا، وەک ڕێبەری هەمووان و پێشەنجی باڵا تەواوی شتەکانی هەم دەوت و هەم بە کرداریش ئەنجامی دەدا، تا ئەو ڕادەیە کە ئاماژەی بە بەڕۆژووبوون یاخود بەڕۆژوو نەبوونی دەکرد. تەواوی قۆناغەکانی حەجی یەک بە یەک خستە پێشچاوی هەمووان و پاشانیش بە هاوڵانی فەرموو خذوا مناسككم. بەم شێوەیەش سەرنجی بۆ لای وتە و ڕەفتارەکانی خۆی لە تەشریعدا ڕاکێشا. بە دڵنیاییەوە قورئانی پیرۆز کەم و کوڕی نەنواندووە لە نیشاندانی چۆنیەتی حەجدا، بەڵام ئەو صلی الله علیه وسلم لە نێو بەرینیەکی وەهادا هاتبوو کە لەلایەن بانگەوازکار و ڕابەکارەکەیەوە کە حەزرەتی محەممەدی مستەفا صلی الله علیه وسلم بوو بتوانرێت پێشکەش بە مرۆڤایەتی بکرێت و بۆیان ڕوون بکرێتەوە و حاشیەی بۆ دابنرێت.